سوپاس بۆ جەنابی دەوڵەتی ڕئیسی وزەرا و وەزیری کارەبا کە لە ماوەکانی پێشووتر سەردانی ئێمان کرد و سەردانی کردنشمان بۆ لای جەنابی وەزیر و سواز بۆخوا دوو پرۆژە ئیحالەی کەرکوب کراوە کە تایبەتە بۆ کارەبا بە محەویلەی کارەبا بۆ عەمودەکان کە ژمارەکەی بۆ ئێستای کەرکوب زۆر باشە. مەجموعی هەموو محەویلەکان 400 محەویلەیە و نزیکەی 7250 عمود و هەموو پێ ملحقاتەکانشی. گەڕەکەکانم باس کرد هەمووی تێدایە، ڕەحیماوە و شۆرا و دیتە خوارەوە بە ئیسکان و ئازادی و ئەو ئەگەڕیتەوە بۆ پەنجا عەلی پاشان ئەچیتە حەینیدا و دۆمیز و حەی عەسکەری و ڕێگای بەغدا، حەی بەدر، قۆریا و هەموو گەڕەکەکانی کەرکووکی تێدایە کە محەویلەکان هەمووی دابەشەکرێ بۆ سەر هەموو ئەو گەڕەکانە بە ژمارەیەکی زۆر باش و هەروەها قەزا و ناحیەکانیش لەسەرەوە بین سەرگەڕان و دوبز تا گەیتە شوان و منطقەی ئەترافی هەموو حەویجە و ڕیاض و ڕەشاد و دەوروبەرەکەی و لەولاشۆ داقوق و حەفتەغار و دەوروبەرەکەی. ئەم محەویلانە بۆ هەموو ئەو گەڕەکانە دەبێت کە وەکو ئاماژەمان پێی کرد ژمارەی نزیکەی 400 محەویلەیە. لە ئێستادا پرۆژەکە دەستی پێ کرد. برادەرەکانمان لە قەتاعی تەوزیع لە کارەبا ئەوان جێبەجێکاری ئەو پرۆژەیەن، واتە هەر بە حکومەت بە خۆیان جێبەجێیەکەن و ئێمەش لەگەڵیان هاوبەشین بۆ ئەوەی ئیشەکان بە جوانی جێبەجێ بکرێت.